دەچینە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان بۆ گەیاندنی پەیام و گوتاری کوردستانی بە شەقامی عراقی دامەزراوی ئەلمەسرا بە مۆدیلێکی نوێی کارکردنی دەستی پێکردووە. هەڵبەتە ئەمە دەبێتە پردی پەیوەندی نێوان خەڵکی کوردستان و ناوچەکانی دیکەی عراق. گرنگی گەیاندنی پەیام و گوتاری کوردستانی بە شەقامی عراقی و گواستنەوەی ڕاستیەکان وەک خۆی تەوەری گفتوگۆمان دەبێت لەگەڵ ڕۆژنامەنووس سۆران عەلی کە بەڕێوەبەری دامەزراوی ئەلمەسرایە و ڕاستەخۆ لە سلێمانیە و لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندایە. کاک سۆران سڵاو لێبێت، بەیانیت باش. بەڕێز وەکو بەڕێوەبەری ئەلمەسرا سەرتە با بزانین پرۆژەکە چییە؟ ئامانجان لە دروستکردنی ئەم پرۆژەیە لە ئێستادا چییە؟ بەڵێ بەیانی باش بەیانی لە ڕاستیە دامەزراوەی ئەلمەسرا یەکێکە لە پرۆژە میدیایەکانی سەر بە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕوانگەیەوە ئەم بیرۆکەی ئەم دامەزراوەیە پەیدا بووە کە قەزیەی ئەعلامی هاوبەشمان هەیە لە عێراقا کە پێویستە خیتابێکی ئیعلامی نوێ بە شێواز و ئاراستەیەکی جیاواز لەوانەی پێشوو هەبێ بۆ بەستنەوەی هەردوو زمانی عەرەبی و کوردی و گەیاندنی پەیامێکی میدیایی لەسەر شێوازی نوێ کارکردنی بواری ڕۆژنامەنووسی و تەکنیکی نوێی میدیای نوێ کە تەنیا نەبەستین بە میدیای کلاسیک و میدیای تەقلیدی بەڵکو لە دامەزراوەی مەسرا هەوڵمانداوە تێکەڵەیەک بێت لە میدیای نوێ و میدیای کلاسیک بۆ ئەوەی پەیامەکەمان باشترین شێوە بگاتە وەرگرانی عێراق بەگشتی و ئێمە لەو ڕوانگەیەوە دامەزراوەیە کارەکە کە پەیامی میدیایی ئێمە هاوبەشە لەگەڵ عەرەبی عێراقدا نەک لەگەڵ عەرەبی چواردەوردا. بۆیە وا دەخوازێ لەم ساتەیە یان لەم قۆناغەیە پەیامی میدیاییمان عێراقیانە بێ و ئەو بۆ ئەوەی وەرگری عێراقی بتوانێت ئەو پەیامە بەباشی وەربگرێ و کاریگەریەکانیشی لەسەر دەربکەوێت. بەڵێ کاک سۆران زۆر جاروا هەست دەکرێت کە پەیامی سیاسی کۆمەڵایەتی ئابووری هەرێمی کوردستان بە لایەنە سیاسەکانی عێراق و بە شەقامی عێراقی ناکات. هۆکارەکەی تەنها نەبوونی میدیایەکی کوردیە بە زمانی عەرەبی یاخود هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڕای من هۆکاری زۆرە، بەڵام دیارترینیان هۆکاری نەگەیشتنی پەیامی میدیایی کوردی بە وەرگری عەرەب و بە پێچەوانەشەوە نەگەیشتنی پەیامی میدیایی عەرەبی عێراق بە کوردی عێراق بۆ سەرەکیترین هۆکاری ئەوەیە کە ئەو میدیانەی کە تا ئێستا هەبوون ئەو ئاراستەکردنە لە ڕوانگەی مەسەلەن ئەگەر میدیاکە کوردی بێت لە ڕوانگەی کوردی بوونەوە پەیامەکەی ئاراستەی وەرگرانی عەرەبی عێراق کردووە و بە پێچەوانەشەوە میدیا عێراقیەکان لە ڕوانگەیەکی عەرەبیەوە یاخود بەگرکردنەوەیکی عەرەبی پەیامی خۆیان ئاراستەی وەرگرانی عێراق کردووە کە بە وەرگرانی کوردیشەوە. من بەڕای من پێویستە ئەم بۆچوونە یاخود ئەم تەوەجوهە بگۆڕێت. پێویستە وەرگر داوای چی ئەکا و چۆن بیرەکاتەوە پەیامەکەی ئێمەش پەیامە میدیایەکەمان بە هەمان شێوە بێت کە بتوانین لە بیرکردنەوە و لە خواست و داواکاری وەرگرەکە تێبگەین ئەو جا پەیامەکەمان ئاراستە بکەین، نەک هەر دامەزراوەیەکی میدیایی یاخود هەر دەستگایەکی ڕۆژنامەنووسی پەیامی خۆی بسەپێنێ بەسەر وەرگرە کە وەرگرەکە
ئەو بیرکردنەوەی نییە و ئەو تێگەیشتنی نییە بۆ ئەو پەیامە و بێگومان سەرنجام کاریگەری ئەو پەیامە ونە بێ و کاریگەریکی ئەوتۆی لەسەر وەرگر نابێ و پەیامە میدیایەکە خۆی ناگەێن. بەڵێ کاتە کاک سۆراندا مەزراندنی میدیایەک بە زمانی عەرەبی پێتان وایە دەتوانێت ئەو گیر و گرفتانە چارەسەر بکات، دەتوانێت دەنگی لایەنە کوردستانەکان دەنگی کوردستان بە شەقەمی عراقی بگەێنێت؟ بێگومان کەناڵ و واری میدیایی زۆرن بە زمانی عەرەبی پەخشەکەن کە میدیایەکی کوردین و بە زمانی عەرەبی پەخشەکەن. چەند کەناڵێک یان چەند میدیایەکیش هەن کە میدیای عەرەبین و بە زمانی کوردی پەخشەکەن. بەڕای من گرفتەکە لەوایە نییە کە ئێمە زمانی پەخشکردنی ئەو میدیایە عەرەبیە یا کوردیە، بەڵکو گرفتەکە لە بیرکردنەوەی چۆنیەتی گەیاندنی پەیامەکەیە. چەندە پەیامەکە نزیک بێ لە وەرگرەوە لە بیرکردنەوەی وەرگرەوە ئەوەندە زیاتر زووتر دەگات و ئەوەندە کاریگەری زیاتر دەبێت بەسەر وەرگرەوە. بۆ نمونە تۆ ناتوانانی پەیامێکی کوردی ئاراستەی وەرگرێکی عەرەب بکەی بە بیرکردنەوەی کوردیانەی خۆت، بەڵکو ئەبێ بزانی ئەو وەرگرە عەرەبە چۆن بیرەکاتەوە تا پەیامەکەی خۆت بە باشترین شێوە بگەێنیتە عەقڵ و هزری ئەو وەرگرە عەرەبە. بێگومان لەمەشدا ئەبێ وەکو خواست و داواکاری و بۆچوون و بیرکردنەوەی ئەو وەرگرە مامەڵە بکەیت و بە پلەی یەکەم گرنگی بە تەطەڵوعات و ئامانج و بیرکردنەوەی ئەو وەرگرە بدەیت بۆ ئەوەی پەیامەکەی خۆتی پێ بگەێنی و ناچاریکەی کە گوێت لێ بگرێ و سەرنجام پەیامەکە بەباشی بگات و کاریگەری خۆی دروست بکات. لەو ماوەی کە ئەلمەسرا دەستی بەکارەکانی کردووە، چیتان بە شەقامی عراقی گەیان؟ دەتوانیتانە چی بە شەقامی عراقی بگێنن؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە ماوەیەکی زۆر نییە دامەزراوین و دەستمان بەکار کردووە. لە ماوەیەکی کوردستان ناتوانانی ینی حکمی کۆتایی بدەی، بەڵام ئەوەندەی وەک دەستپێکێک کە فیدباکمان وەرگرتوێتەوە و ئێمە لە هەموو پارێزگاکانی عێراقا پەیامێرمان هەیە و خەڵکانی ڕۆژنامە نووس و میدیاکار هاوکاریمانەکەن. ئەوەندەی تا ئێستا بەبەی بە دوواداچوون و ئەو داتانەی کە دەستمان کەوتێتەوە پشتیوان بەخوات سەرەتایەکی زۆر باشە و تەفاعولێک و پێشوازیەکی باش هەیە لەلایەن وەرگرانەوە بۆ ئەو پەیامە میدیایی ئێمە و کاریگەریەکانیشی وردە وردە دەستی بە دەرکەوتن کردووە. بۆ نمونە ئێمە پەیامنێرامان لە هەموو پارێزگاکان ڕۆژانە راپۆرت دەنێرن و کاری میدیایی خۆیانەکەن. ئەوەندەی پێمان گەیشتێتەوە کە ئیستیجابەیەکی زۆر هەیە بۆ ئەو بابەتانەی ئێمە بڵاویانەکەینەوە و داواکاریەکی زۆریش هەیە کە داوایان لە پەیامنێرانی ئێمە کردووە کە بەهانانەوە بچن ئەو کێشە و گیر و گرفتانی ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیان لە پارێزگاکانی عێراق بێتەوە بیخەینە ڕوو و نەتیجەی بەدواداچوون و کارە میدیایەکانیان پێ باشە تا ئێستا و چەندین ناوچەی پەرادەستراو هەیە لە عێراق کە ڕۆژانە بە چەندین ڕێگای پەیوەندیمان پێواکەن کە ئێمە بتوانین دەنگ و کێشە و گیر و گرفتەکانیان بگەێنین بە شەقامی عێراقی و بە
لایانی پەیوەندیدار و بەدەسەڵاتی حکومدار لە عێراقدا و بە وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوەندەی تا ئێستا ئێمە تێبینیمان کردووە سەرەتایەکی باشە پشتیوان مەخوا لە ماوەکانی داهاتوشدا کاریگەرەکان زیاتر دەردەکەون و ئومێدمان زۆرە کە وەگەشتبینین بە ئەو کارە میدیایی کە دەستمان پێکردووە و سەرەتاکەی زۆر زۆر چاوەڕوان کراوە. بەڵێ کاک سۆران، شەقامی عراقی دانەوێت گویان لە چی بێت، دانەوێت زانیاریەکان لە هەرێمی کوردستانەوە پێ بکات؟ بەڕاستی ئەوەی تێبینیمان کردووە ئێمە وەرگری عەرەبی یا وەرگری کوردی ڕاستە سیاست و بواری سیاسی کاریگەرێکی تەواوی هەیە بەسەر وەرگران لە عێراق، چونکە بارودۆخەکە وایە و هەلومەرجەکە وا دەخوازێت کە سیاست زاڵ بۆ بەسەر هەموو بارەکاندا. بەڵام وەرگری ئاسایی لە عێراق چ لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی دیکە ئەوەی بەلایەوە گرنگە خزمەتگوزاریە، کێشەکانی ڕۆژانەیەتی هەر میدیایەک بتوانێت ئەم لەم بوارەیە هاوکاری هاوڵاتی وەرگری و هاوڵاتی ئاسایی بکات و دەنگی بگەێنێ بەلایەنی پەیوەندیدار و کێشەکانی بگەێنێ و چارەسەریان هاوکار بێ لە چارەسەرکردنیانە. بێگومان ئەو بابەتانە زیاترین پێشواتی لە یەکتر لایەن وەرگرانەوە، چ وەرگرانی عەرەب بێ یاخود وەرگرانی کورد لە هەرێمی کوردستان. ئێمەش هەر لەم ڕوانگەیەشەوە ئێمە هاوڵاتیمان کردووە بە چەقی بابەتە میدیایەکانمان و کێشە و گیر و گرفتی هاوڵاتی ئاسایی ئەولەویەتی هەیە لە کاری میدیایی کەناڵی ئەلمەسرا و کاریگەریەکانی ئەو مامەڵە میدیایی ئێمە ئیکەین زۆر زۆر مای خۆشحاڵی لەلایەن هاوڵاتیان و بە ئومێدەوە بەرەو پیری پەیامێرامان ئەچێن و داوایان لێ ئەکەن کە سەردانیان بکەن، کێشەکانیان بوازنەوە. ئەوەش هەنگاوێکی زۆر دڵخۆشکرە بۆ ئێمە، پشتیوان بەخوا و بە هاوکاران و مەکتەبی ڕاگەیاندنی کێتی نیشتیمانی کوردستان پرۆژەکە هەنگاوی باشە ئەنێت و چاوەڕوانەکەین لە ئایندەیەکی نزیکدا هەنگاوی زۆر گەورەتر و بەرەوکەشتنی زۆر زیاتر تۆمار بکەین. وەرگرانی عەرەب چۆن لە پرۆژەیەکی میدیای کوردستانی دەڕوانن کە تێیدا بە زمانی کوردی بە زمانی عەرەبی پەخش دەکات و زیاتر هەواڵەکانی هەرێمی کوردستان و هەواڵەکانی لایەنە کوردیەکانی تێدایە؟ وەک باسم کرد هاوڵاتی بە پلەی یەکەم هاوڵاتی لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بە پلەی یەکەم بایەخێکی زۆر بەو میدیانە دەدا کە ئاوێنەی خۆی ئەزانێت، بە ئاوێنەی کێشە و گیرگرفتەکانی ڕۆژانەی خۆی ئەزانێت. ئێمەش لەو ڕوانگەیەوە کارمان کردووە و هاوڵاتیمان کردووە بە سەنتەر و وەک باسیشم کرد ئەو فیدباکانی و ئەو داتایانەی کە بەدەستمان گرتوێتەوە لە پارێزگاکانی عێراقەوە هاوڵاتیان ئەم جۆرە میدیایە و ئەم جۆرە مامەڵە میدیاییان لاپەسەندە و پێشوازی لێ دەکەن و کاریگەری ئەم جۆرە میدیایانە لای هاوڵاتی زیاترە لەو میدیانەی کە تەنیا بایەخ بە بواری سیاسی یاخود بە بوارێکی تایبەت دەدەن. لەگەڵ ئەوەشدا ئێمە هەوڵماناوە کە ئەم لایەنە زاڵ نەبێ بە لەسەر لایەنەکانی ترا، بەڵکو لە هەموو بوارەکانی سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی، وەرزشی، ئابووری
هەر وارە و بەپێی توانە بایەخمان پێداوە و توانیمانە ئەوەی هاوڵاتی دەیخوازە لەو بوارانەدا جێگای بکەینەوە لە کاری میدیایی ڕۆژانەمان. لە هەرێمی کوردستاندا ژمارێکی زۆر لە ئاواری عەرەب هەن کە لە هەرێمی کوردستاندا دەژین و نیشتەجێن، ئەوان چۆن لەم پرۆژە میدیای دەڕوانن؟ بینەری کەناڵەکەتانن؟ بێگومان هەر کەناڵێک ینی وەرگرانی خۆی ئەسانێ لە بازنێکی جوگرافیا هەیە. ئێمە پەیامەکەمان ئاراستەی هەموو عێراقە بە هەرێمی کوردستانەوە و هەموو پارێزگاکانی عێراق کە بێگومان ئەو خوشکبرە عارەبانەی کە لە هەرێمی کوردستانیش نیشتەجێن بە هەمان شێوە وەک وەرگرانی هەموو عێراق پێشوازیان لە پەیامی میدیایی ئێمە کردووە و باشترین نمونەش ئەوەیە کە ئێمە بەشی هەرە زۆری ڕۆژنامەنووس و کارمەندەکانمان دانیشتووی هەرێمی کوردستانن لەو خوشکبرە عارەبانەی کە دانیشتووی هەرێمی کوردستانن و لێرە وەک بێژەر چ وەک بێژەر چ وەک ڕۆژنامەنووس چ وەک پەیامنێر کاری ڕۆژانەمان لەگەڵاکەن و سواز بۆخوا ئەو فیدباکەی بەدەستمان گەشتەوە لە هەرێمی کوردستان و لە ناو خوشکبرە دانیشتوەکانی هەرێمی کوردستان زۆر دڵخۆشکەرە و مایەی گەشتبینیە بۆ داهاتووی کاری میدیاییمان. بەڵێ جگە لە زمانی عەرەبی کوردستان پێویستی بە چ زمانێکی دیکە هەیە تا مخاتەبەی جیهانی پێ بکات بتوانێت بابەتەکانی خۆی بە دروستی بە جیهان بگەێنێت؟ لە ڕاستیە تا ئێستا ئێمە میدیایەکی کاریگەری ئەوتۆمان نییە بە زمانی عەرەبی کە زمانی سەرەکیە لە عێراق لەگەڵ زمانی کوردیە. ئەو فەراغەی کە هەیە لە بواری میدیاییە ئێمە لەناو عێراقا پەیامەکەمان باشتر نەگاتە وەرگرت پێ بۆ جیهان کۆن کرد. من هەز بە کەمگوڕێکی زۆر ئەەکەم کە ئێمە میدیایەکی پرۆفیشناڵ و پێشکەوتومان نییە کە دەنگی کورد یاخود دەنگی هەرێمی کوردستان بگەێنێ بە جیهان. ئەو میدیاشە بە زمانی ئینگلیزی وێ کە ئێستا زمانی ئینگلیزی زمانی پلەیەکە لە هەموو جیهانە و زۆربەی زۆری بوارە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان کاری پێەکەن بەو زمانە و بەشی زۆری جیهان قسەی پێەکەن و بۆتە زمانێکی ستانداردی جیهانی. ئەو کەمکوڕی کە ئێمە هەمانە لەو بوارە بەڕای من نەبوونی میدیایەکە کە بە زمانی ئینگلیزی پەیامی هەرێمی کوردستان بگەێنێ بە دەرەوە و جیهان تێ بگەێنێ لەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ڕووداوەکانی هەرێمی کوردستان و خواست و داواکاری گەلی کورد و گەلی کوردستانیان پێ بگەێنێ. ئەو بوارە کە من هەستم پێکردە نەبوونی کەناڵێکی میدیایی پرۆفیشناڵە بە زمانی ئینگلیزی. بەڵێ وەکو دامەزراوی مەسرا تا چۆنێک بۆ ئێوە قورس بوو یاخود ئاسان بووکە لە هەرێمی کوردستاندا لە شاری سلێمانیدا کاتێدا سەردەم دانیشتوانەکەی زۆربەی زۆرینیان کوردن بەڵام لەگەڵ ئەوەدا کەناڵێک بە زمانی عەرەبی بکاتەوە وەرگرتنی کارمەند بۆ ئێوە قورس نەبوو یاخود بە شێوازێک لە شێوازەکان چ گرفتێک هاتە سەر ڕێگەتان لە سەرەتای دروستبوونی کەناڵەکەدا؟ دەڕاستیە گرفتمان زۆر هاتە ڕێگا لە سەرەتای دروست دامەزراندنی ئەم کەناڵە میدیاییە. لە هەمووی گرنگتر لەو هۆکارانە نەبوونی ڕۆژنامەنووسی عەرەبیزان بوو. بێگومان ئێمە ڕۆژنامەنووسمان زۆرە لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسی کورد، بەڵام ڕۆژنامەنووسێک کە بتوانێت بە زمانی عەرەبی راپۆرت بنووسێ و بابەت ئامادە بکە و
توانای پێشکەشکاری هەبێت یعنی ژمارەیەکی زۆر کەممان هەیە لەو ڕۆژنامەنووسانە بۆیە سەرەتا ڕوبەڕووی گرفتی نەبوونی کادری بەتوانا و زمانزانی عەرەبیزان بووینەوە بەڵام سوپاس بەخوا کە توانیمان بەو کارمەندانی کە هەمانە و ئەو خوشک بە عەرەبانی کە لە هەرێمی کوردستان و پەیوەندیان پێوەگرتین کەناڵەکە بخەینە سەر پێ و دەست بە پەخشی ئەزموونی خۆی بکات و لە هەمان کاتە سایتەکەشی بخاتە گەڕ بە زمانی عەرەبی کە ڕۆژانە چەندێک راپۆرت و بابەتی تێدا بڵاو کرێتەوە دیگە لەوەش پەخشی ڕاستەوخۆ لە هەمان سایتەوە پەخش دەکات تەنیا گرفتی سەرەکی کە ڕوبەڕوومان بێتەوە لە نەبوونی کارمەند و کادری ڕۆژنامەنووسی بەتوانا بە عەرەبیزان بوو بە پشتیوانی هەموو لایەک توانیمان ئەو ئاستەنگە تێبپەڕێنین و وردە وردە کەناڵەکە کەوتۆ سەر پێی خۆی و پەخشی ئەزموونی ماوەی نزیکەی مانگێکە بەردەوامە و سایتەکە بەردەوامە لە بڵاوکردنەوەی راپۆرتەکانی ئومێد دەکەین لە ئایندەی ئەمکاری باشتر و گەورەتریش بنێن. بەڵێ زۆر سپاس بۆ سۆران عەلی کە بەڕێبەری دامەزراوی ئەلمەسرا، زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ وەڵامدانی پرسیارەکانمان.